ڕۆژتان باش سپێدە باش لە بەرنمەیەکی نوێی ڕۆژ باش لەگەڵ دەستپێکی ڕۆژەکەتان ئێمەش دەست پێ دەکەین و ڕۆژ باشێکی گەرمتان لێ دەکەم بۆ هیوایم کە ئەم ڕۆژێکی پرخێر و خۆشی بێ و دەستپێکێکی باش بێ بە وزە و پرچالاکیەوە بتوانن هەموو ئەو کارانی ئەتانوێ ئەنجامی بدەن. لە ژیانی مرۆڤدا هەندێک شت زۆر گرنگە بە تایبەت ئەوانەی کە لە دەوروبەرێتی یاخود پەیوەندی بە ژیانێکی باشترەوە هەیە. خێزان، هەوڵەکانت، تواناکانت هەموو ئەمانە گرنگیە یاخود تەندروستیت ئەمانە گرنگن بۆی کە بتوانی ژیانێکی باشترت هەبێت. ئێمە ئەمڕۆ تەوەری پرۆگرامەکەمان تەوەرێکی تەندروستیە تا بتوانین لە هەموو ڕۆژێک لە پرۆگرامی ڕۆژ باشدا لە ڕێگەی گرافیکێکەوە بێت لە ڕێگەی تەوەرەکەەوە بێ یاخود لە ڕێگەی بابەتی جیاوازەوە بێت بابەتێکی تەندروستی بۆ ئێوە ئامادە بکەین و خزمەتێک بە ئێوە بگەێنین. جگەلەوە بگە و بابەتی دیکەشمان هەیە هوەری بێ کولتورێ بێ جاچ لە ناوخۆ بێت چ لە جیهانیش بێت بەڵام دەستپێک بە کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ دەکەین بزانین چی دەگوزارێت لە ناوخۆ لە جیهان. بەهۆی شەڕەتەقا لە نێوان هێزە ئەمنیەکانی سلێمانی 9 کەس بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕایگەیاند بەهۆی شەڕەتەقا لە نێوان هێزە ئەمنیەکان لە گەڕەکی سەرچناری سلێمانی 9 کەس بریندار بوون. پامنێری کوردستان 24 ڕاشی گەیاند 7 لەوانەی بریندار بوون کارمەندی ئاسایشی سلێمانین و یەکێکی دیکەش کارمەندێکی پۆلیسی فریاکەوتن و ئەوەی دیکەشیان لە هێزی کۆماندۆ ناسراو بە هێزی ئاڵتونی بریندار بووە. فەرماندەیەکی باڵای پەکەکە دوای وازهێنان و خۆڕادەستکردنی باهێزەکانی پێشمەرگە وردەکاری پلانەکان و شەڕخوازیەکانی پەکەکە دژی هەرێمی کوردستان ئاشکرا دەکەن. ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان تۆماری ڤیددیۆی ئۆزگورژیاندای فەرماندەی لە باڵای پەکەکەی لە سنووری هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە تیایدا وردەکاری شەهیدکردنی 5 پێشمەرگە و تیرۆرکردنی غازی ساڵح عەلیخان دەخاتە ڕوو داواژ لە چەکدارانی پەکەکە دەکات. واز لە ڕیزی ئەو ڕێکخراوە بهێن. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور سەرکۆنەی بڕیاری داخستنی نووسینگەکانی کوردستان 24 لە ڕۆژئاوای کوردستان کردو داوای لە ئیدارەی خۆبەڕێوەبەری باکووری خۆرهەڵاتی سووریا کرد ڕێگری لە کاری هیچ میدیایەک نەکەن. ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە تویتێکدا پشتیوانی بۆ کوردستان 24 دەربڕیوە و ڕایگەیاندووە. سەرکۆنەی بڕیارەکەی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکەین بە قەدەغەکردنی کاری کەناڵێکی میدیایی کوردی عێراقی کە بەبێ هیچ هۆکارێک نووسینگەکەیان داخراوە. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست بە کۆبوونەوەکانی دەکاتەوە. بڕیارە کاتژمێر 1 دوای نیۆڕۆی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە و کۆمەڵێک پرۆژە یاسا تاوتوێ بکات. گرنگترینیان دەنگدانە لەسەر ئەندامانی دادگای پێداچوونەوەی فیدرالی بەسەندکردنی یاسای گواستنەوەی ئاسمانی نێوان عێراق و سعودیا دەنگدان لەسەر هەمواری یاسای یانە وەرزشیەکان و چەند پرۆژە یاسایەکی دیکە. کۆشکی سپی ڕایگەیاند 14 ملیۆن ژەمی ڤاکسین دەدەنە عێراق و کەرتی غەزە. لە ڕاگەیاندراوێکدا کۆشکی سپی بڵاوی کردوتەوە پلانیان هەیە لە ئێستادا 55 ملیۆن ژەمی ڤاکسین بدەنە چەند وڵاتێک و لە نێویاندا 14 ملیۆن ژەمی ڤاکسین دەدەنە هەریەک لە عێراق و کەرتی غەزە. لە ڕاگەیاندراوەکەی کۆشکی سپیدا هاتووە پشتیوانیکردنی وڵاتانی کەم دەرامەد لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا ئامانج لێی شکست پێهێنانی ڤایرۆسی کوشندەیە کە کۆرۆنایە. کورسێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. وەرزی درێنەکردنی بەرهەمە دانەوێڵەکان لە پارێزگای ڕەحال لە باکووری کوردستان دەستی پێکردووە. جوتیاران بە پێشکەوتووترین ئامێری کوشتکاڵی کاری درێنەکردنەکەن و ئێستاش درێنەکردنی نیسک و جۆ تەواو بووە بەم زوانەش درێنەکردنی گەنم دەست پێکات. ڕەحاکە لە باکووری کوردستانە بە سەبەتەی دانەوێڵە لە باکووری کوردستان ناسراوە. زیاتر لە 594,000 هێکتار زەوی بە دانەوێڵەدا چێنراوە و 174 دەڕاسەی کاری درێنەکردنی تیاکەن و تایە کۆیەکەنەوە بەبێ کۆبیدینی.
جوتیارانی گوندەکانی سنووری پارێزگای ڕەحا لە باکووری کوردستان وەرزی دروێنەکردنی بەشێک لە بەرهەمەدا نەوێڵەکانیان دەست پێکردو و لە مانگەکانی تەمووز و ئابیشدا بەشێکی دیگەیان دروێنە دەکەن. زووتیاران بە ئامێرە کشتتوکاڵ لە پێشکەوتوەکان کاری دروێنە دەکەن بۆەوەی بە کەمترین کات زۆرترین ڕووبەری زەوی دروێنە بکەن. وەرزی درێونەکردنی نیسک و جۆ تەواو بووە. لە چەند ڕۆژی داهاتوودا وەرزی درێونەکردنی گەنم دەست پێ دەکات. دواتر زەویەکان بە گەنمەشامیدا دەچێنین. ئاسانکاری باش کراوە و ئامێری پێشکەوتوو بەکاردەهێنرێت. خاکی پارێزگای ڕەحا بە پیتەوە ئاو هەواکەی بۆ کشتتوکاڵکردن گونجاوە بۆیە هیچ بەشێکی خاژی ئەو پارێزگای بە فێڕۆ نادرێت و هەمووی بە بەرهەمی جۆراوجۆری دانەوێڵا دادەچێنرێت. لە ڕێگەی ئەو بەرهەمانەشەوە پێداویستی بەشێکی زۆری بازار بە بەرهەمی ناوخۆی پڕ دەکرێتەوە. زەوی کشتتوکاڵەکانی ڕەحا نازناوی گەورەترین زەوی کشتتوکاڵن لە باکووری کوردستان و تورکیا هەیە. خاکی ناوچەکە و کەش و هەواکەی بۆ کشتتوکاڵکردن گونجاوە دەتوانرێت زۆرینەی بەرهەمە کشتتوکاڵەکان بەتایبەت بەرهەمە دانەوێڵەیەکان لەو پارێزگایە دابچێندرێن. شارۆچکەی سروس لە پارێزگای ڕەحا لە باکووری کوردستان بە سەبەتەی دانەوێڵەی ناوبانجی دەرکردووە و ساڵانە لەسەر ڕووبەری 594,494 هێکتار زەوی بەرهەمە کشتتوکاڵەکان دەڕوێندرێن و لە مانگەکانی ئایار و حوزەیران و تەمووزیشدا بە بەشداری 174 دەڕاستە و 140 بار هەڵگر وەرزی دروێنەکردن دەست پێ دەکات و هەروەها بەرهەمەکانی گەنم، جۆ، نیسک، گەنمەشامی، گوڵە بەڕۆژە و فستق لەو پارێزگایە بەرهەم دەهێنرێن. بینیمان کە هەر یەک لە پارێزگایەکی کوردستان بگری جا هەر پارچێکی کوردستان بێت بۆ خۆی دەوڵەمەندە بە بەرهەمێک یاخود ئەوەندە بەرهەمێکی تیادایەکە لە جیهانەوە چاوی دەخرێتە سەرەوە بەناوبانگە بێت وەکو لە پارێزگای ڕەحەش کە بە سەبەتەی دانەوێڵە ناسراوە ساڵانە چەندین هەزار هێکتار زەوی بە دانەوێڵەدا ئەچێنرێ و بەرهەمێکی زۆری دانەوێڵەشی لێ دوورێتەوە. بێگومان ئەو بەرهەمانە لە هەرێمی کوردستان بێ یاخود لە باکووری کوردستان بێ هەمووی بە پیتی خاکی کوردستان دەرەخات. ئێستێمە باسیەوەکەین کە یاخود بڵین بینە سەر تەوەری پرۆگرامەکەم ئەمڕۆمان کە لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد تەوەرێکە تایبەتە بە تەندروستی. کەم لە ئێمە هەیە بەردەوام تووشی سەرئێشە نەبوو بێت یاخود زۆر کەس هەیە بە سەرئێشەیەکی بەردەوام کە پێوترێ شەقیقا ئەناڵێنێت و چەندین ساڵە لەگەڵیەتی یاخود ئەگەر بڵین ئەو ئازارانەی شەقیقە چۆنە و ئازارێکی دیکەی کە سەرمان ئێشە لە کاتەکانی دیکەدا چۆن جیایکەینەوە. شەقیقا بریتە لە جۆرێک لە گرفت یاخود ئازار بەهۆی وەرگرەکانی هەستی ئازارەوە لە کۆتایی دەمارەکانە کە هەستی پێکرێت. هەستەوەرەکان یاخود هەستەوەرگرەکان تووشی جۆرێک ئازارە بن کە بەهۆی گرژی و دڵەڕاوکێ و فراوانبوونی لولەکانی خوێنەوە بەهۆیەوە هێما دەماریەکانی هەستی ئازار لە مێشکەوە دەرەچێت کەسەکە هەست بە ئازارێکی زۆرەکات. ئێستا با بزانین نیشانەکانی چین چۆن بزانین کە ئەمە شەقیقەیە ئەو نیشانانە کە دیارە چییە؟ یەکەم ئەوەیە کە ئازارێکی زۆر لە بەشێکی لاکانی سەر شەرنی هەموو سەر بێ لایەکی سەر ئازارێکی زۆری تیابێ و ئازارێکی لێدەر یان ترپەکار زۆر جار هەستەکەی کە لە ناوسەردا ترپەیەگێت لە کاتی ئازارەکەیە و ئازارێکی توند ڕێگری لە چالاکیەکان دەکات جگەلەوە هەستکردن بە هێڵنج و ڕەشانەوە و هەروەها ئارەزووکردن لە ڕۆیشتن بە شوێنی تاریکدا یاخود ئەو کاتانی کە ئەو ئازارە زۆرت بۆیێت حەز ئەەکەی شوێنەکە تاریک بێت. ئارەزووکردن لە دوورکەوتنەوە لە ژاوەژەڵ ناتوێت گوێت لە هیچ دەنگەدەنگێک بێت و پێویستە بە شوێنێکی تەواو بێدەنگە. لە کاتی بۆنکردنی دووکەڵ یان بۆن هەست بە ڕشانەوە دەکەیت. ئەمە نیشانەکان بوون کە وا دەری ئەخات ئەگەر کەسێک نیشانانەی هەبوو شەقیقەی هەیە. ئێستا بزانین هۆکارەکانی توشبوون بە شەقیقە چییە؟ ئایا ئەم نەخۆشیە چۆنە و بە چی توش ئەبێ؟ یەکەم هۆکاری توشبوون بە شەقیقە کەم خەویە. جگەلەوە خواردنی دەرمانەکانە بە شێوەی ناڕێک. زۆر جار کاتێک تووشی نەخۆشیەکە بین یا کێشەیەکی تەندروستیمان هەبێ پزیشک دەرمانمان بۆ نووسێت لە کاتی بۆ کاتێکی خۆی بەڵام ئێمە گوێ ناینێ هەر کاتێ بیرمان کەوتەوە کاتە ئەی خۆین
ئەمە ئەبێتە هۆی توشبوون بە شەقیقە. واسهێنان لە یەکێک لە ژەمەکانی خواردن یاخود ئەگەر ژەمەکانی خواردنمان ڕێک نەبێت و ژەمێکی خواردن نەخۆین بۆ نمونە بەس بەیانی و ئێوارە بخورێت. تەماشاکردنی شاشەیەک بۆ ماوەیەکی زۆر بە تایبەت ئێستا ئەمە ئێرە زیرەکەکان زۆر بەمان لە بەردەستمانایە و بۆ ماوەیەکی زۆر بێتە هۆی توشبوون بە شەقیقە. گوێگرتن لە میوزیک بە دەنگی بەرست ئەمەش بە هەمان شێوە واکات تووشی شەقیقە بیت. هەوکردنی گوێ و قورگ و لووت بە بەردەوامی و زۆر جگەرە کێشان و جگەلەوە هێزێک بەر سرت بکەوێت واتە زەبرەیەکی زۆر بەرسەر بکەوێت ئەمەش ئەبێتە هۆی توشبوون بە شەقیقە. جیاوازی لە نێوان شەقیقە و ئازاری شەویلگە چییە؟ یاخود بڵێن ئازارەکانی دیکەی سەر و شەویلگە چییە؟ ئەمە میوانداری دکتۆر هەیثەمڕاوی کە پزیشکی پسپۆر لە چارەسەرکردن و ڕاستکردنەوەی ناڕێکیەکانی شەویلگە و جونگەکانمان کردو لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەیانیت باش دکتۆر، ڕۆژێکی خۆش بەخێر هاتی بۆ ستۆدیۆی ڕۆژ باش. بەیانیتان باش. دکتۆر پێمان بڵێ شەقیقە چەندە من لە سەرەتاو ئاماژەم پێ کرد چییە و ئەو نیشانە سەرەکیەکانی چییە؟ عزيزتي هو هناك تشابه بەڕێزم جۆرێک لە لێکچوون هەیە لە نێوان شەقیقە و هەروەها شەویلگە. هەردوو نەخۆشیەکە وا دەکات کە لایەکی سەرت تووشی ئازار ببێت، هەروەها کەمێک ئازار و کەمێک لە کەمبینی واتە لێڵی لە بینین. ئەمەش وا دەکات کە ئازارت هەبێ هەندێک جار لە مل و هەندێک جار دەنگێکی لێوە دێ و وزەیەکی لێوە دێ گوێ و زۆرێک لەوانەی کە سەردانی من دەکەن وا دەزانن کە ئەمە شەقیقەیە. بابەتەکەیان لێ تێکەڵ دەبێ هەردوو نەخۆشیەکە. شەقیقە چەندین هۆکاری هەیە وەک باسیش کرا. یەکێک لە هۆکارەکانی ئەو سەروی شەویلگە جۆرێک ئازاری هەیە و بەهۆی ئەوەی کە بە شێوەیەکی هەڵا خواردن دەجوون و هەروەها بەکارهێنانی شەویلگە بە شێوەیەکی ناڕێک یاخود جوڵە پێکردنێکی ناڕێک دەبێت هەردوو شەویلگە سەرەوە و خوارەوە بە شێوەیەکی ڕێک واتە بە شێوێکی ڕێک و پێک بجوڵێندرێن یان لە کاتی خواردندا بە شێوێکی باش بجوڵێندرێن و هەروەها زۆر جار زۆرێک لە حاڵەتەکانی دیکەش ئەوەی ڕوون دەبێتەوە کە شەقیقەیان نییە، بەڵکو ئەوەیە ئەو شوێنەی کە شەویلگە دەگەێنێتەوە بە سەر ئەوێ لەوانەیە ئازارێک یاخود کەم و کوڕێکی هەبێ کە دەبێتە هۆی ئازار لەو شوێنەدا. ئەگەر بێت و ئەم بڕگەیان ئەم شوێنە چارەسەری نەکەین ئەوە جۆرێک لە سەوەفانی توش دەبێت کڕکراگەی نامێنێ و ئازاری زیاتر بە ناوچەکە دەگەێنێت دەگاتە و ئاستەی کە بە ناوە زانستەکە پێی دەڵێن کۆستن. کۆستن سەندرام جۆرێک لە وزەی لە ناو گوێدا دروست دەکات، هەندێک جار دەبکرێتەوە یاخود گوێ کب دەکات و جاری واشەیە بەڵام گوێەکەی ئازارێکی وای نابێ، بەڵام ئەمە شەقیقە نییە. هەر ئازارێکە لەوێ دروست بوو شەر نییە چۆن جیا بکرێتەوە ئازاری شەقیقە یاخود بزانین کە ئێمە نەخۆشی شەقیقەمان هەیە و فەرقی چییە لەگەڵ ئازاری شەویلگە؟ شەقیقە زۆر جار تەحملی ڕووناچی ناکات،
هەروە تەحملی هیچ دەنگێک ناکات حەزی لە ژوورێکی تاریک و هێمنە ئەمە جیاوازی نێوان شەویلگە و ئازاری شەویلگە و هەروەها ئازاری شەقیقە هەیە بە درێژایی کات یاخود بە تێپەڕبوونی کات هەندێک جار لە شەقیقە ئازاری زۆر دەبێت سەری جێژ دەبێت و ناتوانێت چالاکیەکانی بە شێوەیەکی باش لە ڕۆژانە ئەنجام بدات هەندێک جار هەڵێنجی دێتێ بۆیە زۆر نزیکە لە شەقیقە بەڵام شەقیقەی ڕاستەقینە جیاوازەکەی لەوەدایەکە کە حەزی بە ژوورێکی تاریک و هێمن هەیە بەڵام ئازاری باشە چارەسەریەکانی چۆنە ئایا چارەسەرەکەی جیاوازە بۆ شەقیقە لەگەڵ شەویلگە؟ بەڵێ جیاوازی لە دەرمانەکان هەیە شەقیقە جۆرێک لە مامەڵەکردنی تایبەتی هەوێ نابێت تووشی ڕووناچی و گەرمی و ساردی ببێت دەبێ ژەمەکانی ڕێک بخرێت دەرمانەکانیشی زۆر ورد بێت لە بەکارهێنانیدا بەڵام شەویلگەی سەر و دەبێتە هۆکاری ئازارێکی وا لەسەردا کە زۆر بە شەقیقە دەچێت ئەگەر بەهۆی جوڵاندنی هەڵەی شەویلگەوە بێت یان بە هۆکارێککە بۆ زۆر جاری وا هەیە دەبێت چارەسەرەکەشی لە ڕێگەی ئەوەیەوە کە شەویلگاکە جۆرێک لە ئامێری بۆ دابدرە و ڕێک بخرێتەوە واتە وەکو ستونێکی بۆ دابدرێ یاخود ڕاهێنانیشی پێدەکرێت بۆ جوڵاندن ئەگەر بێت و جۆرێک لە کەبوونی گوێی هەبێت جوڵەی بەردەوام و ڕاهێنانی پێدەکرێت وەک باسم کرد دەرمان یاخود چارەسەریەکەیان جیاوازە هەندێک جار لە مفصل الفكي عالجت المفصل الفكي عندهم ووازنت الأطباق والأمورهم تمام باشە ئایا نەشتەرگەری ئەبێتە چارەسەر بۆ ئازاری شەویلگەکان یاخود تەنها لە ڕێگەی دەرمانەوە بێت نەخێر من هەموو حاڵەتێکی تێکچوونی شەویلگاکان چارەسەر دەکەم ئەوەی زۆربیان بە هیچ شێوەیەک پێویستیان بە نەشتەرگەری نییە بەڵکو جۆرێک لە ئامێری وا دادەندرێت لە ناودەم کە جوڵەی شەویلگاکان ڕێک بخاتەوە هەردوو شەویلگاکە ئێستا ئێمە کە دانیشتوین ئەوانەی جومگەکانی پەنجە یاخود دەست لەگەڵ شەویلگە وەکو یەکە تقریبەن لە ئیش و کار چووکە ئێستا ئێمە کە قسە دەکەین نان دەخۆین ئەمانە هەمووان کاری باش لە جەسەدا دەکەن و زۆر چالاکن بۆیە پێویستە کە یەکسانی و هاوسەنجی هەبێت لە کارکردنی ئەو جومگانەدا چونکە دەبێتەوە هۆکارێک بۆ ناڕێکی لە جوڵەکانیدا و بۆیە کاتێک هەڵدەستێت کاتێک بایەشک دەدا زۆر جار تووشی ئازار دەبێت یان کە هەڵدەستێت لە خەو سەرەتا ئێستا هاتنە لای من ڕاوێژکاریەکەم بەبێ بەرامبەرە یعنی بۆ هەموو کەسێک و پشکنینی بۆ دەکەم ئایا پێویستی بە ئامێرێکی ڕێخستنەوەی شەویلگە یان جومگەیەک هەیە و چەند خاڵێکی پێ دەڵێم کە ئەگەر لە هەر شوێنێکدا ئازاری هەبێ ئەگەر بێت و شەقیقەش بێ
أفحصه پشکنینی بۆ دەکەم و for free بێ بەرامبەر حتى أقيم وضع بۆ ئەوەی المفصل. هەڵسەنگاندن بۆ المفصل جومگەکانی وضع بکەم خاطئ بە تایبەتی بەڵێ. ئەو جومگەی شەویلگە يحفز الشقيقة. کە ئەمە دەبێتە هۆکارێک بۆ باشە ئازاری دکتۆر زیاتری ئەو شەقیقە. نقاتانە چییە کە توانین پارێزگاری بکەین لە ئەو شەویلگەی کە باسی کرد لەو جومگەی کە باسی کرد بۆی کە تووشی داخوران نەبێت. في كل الأحوال لە هەموو لازم ياخذ حاڵەتێکدا دەبێت ڕاوێژ بکات. لكن إلى أن بەڵام يروح على ئەگەر الاستشارة، بێت و بچێتە لای پزیشک و ڕاوێژ بکات إذا حس أكو مشكلة ئەگەر يعني ئەستی کرد کە کێشەیەک هەیە لە جومگەی هەردوو ممنوع شەویلگەکە ياكل الأكل القوي يعني نابێت مثلاً، خواردنی قورس بخوات خلينا نقول وەکو کە التكة دەڵێن والكباب. تکە و کەباب الكباب طري کەباب نەرمترە تکە قورسترە قمر یاخود اللي هو القيسي مثلاً. سەختە لەوانەیە هەندێک خواردنی دیکەش وەکو قەیسی ئەوانە لە واتە دوور بکەوێتەوە لە خواردنی سەخت یان وەک دەوترێت ڕق بۆیە دەبێت خواردنەکانی شل بن نەرم بن دەست نەخاتە ژێرسەریەوە لە کاتی خەوتن لەسەر قەنەفە نەخەوێت کە جۆرێک لە ڕقی تێدایە. سێم کاتێک کە باوێشکی دێت یاخۆت پژمینێک شتێک ئەوە دەبێت نابێت دەم بە زۆری بکاتەوە دەبێت هەوڵ بدات داخراو بێ. ئەم کێشانش دەبێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە. ئەمە ژیانێک نییە کە نەتوانێت هەندێک جۆرە خواردن بخوا بەتایبەتە و خواردنانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و زۆریش خۆشن. دکتۆر زۆر جوار بەهۆی سەر ئێشەیەکی بەخۆتەوە جا شەقیقە بە یاخود ئەو هۆکارانەی باسی کرد کەسەکە تووشی بورانەوە ئەبێت. ئایا ئەمە چییە هۆکارەکەی چیەکە ئەو کەسە ئەبورێتەوە لە هۆش خۆیە چێت؟ هەندێک لەو حاڵەتانەی ئازاری زۆر لەوانەیە پێی بوترێت مینیە سنترال مینیە سنترام ئەوانە ئەوە حاڵەتێکە کە حاڵەتێکی پێشکەوتووە لە کێشەیەک لە گوێدا لەگەڵ جومگەی شەویلگە با بڵین لەگەڵ کۆندامی هەناسەدان یاخو کۆندامی دەمار وەکەوەی کە جۆرێک لە سەری دەشێوێت یاخود جێژ دەبێت بۆیە لەوانەیە بوش بورێتەوە بەڵام ڕاستەوخۆ لەوانەیە هۆشی بێتەوە خۆی. ئێستا توێژینەوەم لەسەر ئەم بابەتە کردووە جومگەی شەویلگە دەبێتە هۆکارێک بۆ زیاتر بوونی ئەو ئازارەی کە لە شێقی قەشدا هەیە. وەک لە ئەمریکاش باس توێژینەوە کراوەکە هەندێک جارە و جۆرە ئازارانە کە لە جومگەی شەویلگەدا ڕۆدەدەن دەبێتە هۆی ئەوەی کە جاری وا هەیە بیستنیش لە دەست بدات. بەڵام ئەگەر ئەوانەی کە ئازاری وا لەسەردا تووشی دەبن ئەگەر ببێتە هۆی بورانەوەش ئەگەر بەڵام بە شێوەیەک ئەگەر سەرعی لەگەڵ نەبێت دەبێت حاڵەتەکە پشکنینی بۆ بکرێت وە من پسپۆڕیەکەم لەو بوارەدایە. من پسپۆڕیەکەم لەوەدایە کە پەیوەندی نێوان جومگەی شەویلگە و گوێ و سەر بدۆزمەوە و ئەمە کاریگەری بەسەر ژیانەوە دەبێت بەتایبەت بۆ کچان ئەگەر هەستی کرد کە شەقیقەی هەیە لەوانەیە داهاتووی کۆمەڵایەتی خۆی بە شێوەیەک بێت کە وەک پێویست جێگەی قبول کراون نەبێت لەوانەیە بوترێت شەقیقەی هەیە
حتى و الشباب الأولاد جۆرێک لە کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی دروست بکات لە لای ئەوە لەوانێ بوو ترێ شەقیقەی هەیە بۆیە دەبێت پشکنینی بە تەواوی بۆ ئەوانە بکرێت کە شەقیقیان هەیە و ئەو نیشانانە دیاری بکرێن کە لە سەریدا هەیە ئایا گوێی کب دەبێ وزەی هەیە یاخود هەر تەنیا تەشەنوجی هەیە لە نێوان مل و گوێدا بۆیە ئەمانە پێویستە بچنە لای پزیشکی تایبەتەوە و پزیشکی پسپۆڕەوە. باشە دکتۆر زۆر جار ئازار لە سەرشان یاخود لە سەر مل ئەبێتە هۆی بڵین ئێمە فەقەراتمانە تووشی فەقەرات بووین. سؤال رائع. یارێکی جوانە. المفصل الفكي الصدغي جۆرێک لەو جومگانەی کە لە شەویلگە و یان خود لەو ناوچەی سەر و گوێدا هەیە کە پەیوەستە بە ملیشەوە ئەم جومگەیە. هەندێک جار ئەو ئازارە دەچێتە خوارەوە بۆ شان بۆیە هەندێک ئازار لە شان دروست دەبێت. کاتێک کە چارەسەری جومگەکە و یاخود ئەو شوێنەی سەر دەکەم هەموو ئەو نیشانانە کۆتاییان دێت ئازارەکەش نامێنێت. یەکێک لە ئەوانەی کە سەردانی کردم ساڵی 2004 لە قەتەر بوو هەندێک کێشەی هەبوو لە جومگە و هەروەها لە کەناڵی بیستنەوە لەو ڕێڕەوەی بیستن هەندێک ئەو چەوریەی دروست دەکرد و هەموو 2 مانگ 3 مانگ جارێک لە پسپۆڕی تایبەت بە گوێ و لووت خاوێنی دەکردەوە دەیشوشت و ئەمەش دەبۆ هۆی ئەوەی کە فشاری بۆ دروست بێت لە ئەنجامی ئەو ئازارەی زۆرێک کە بۆی دروست بووجا حەبی چارەسەری فشاری خوێنی وەردەگرت بۆیە ئەم داخستنەی گوێی دەبۆ ئازارێکی زۆر بۆی و شەویلگەکانی ماندوو دەکرد و بۆیە بە خێرایی نانی دەخوارد وەکو پێویست خواردنەکەی جوینی بۆ نەدەکرد بۆیە زوو قوتی دەدا و خواردنەکە بە خێرایی دەچۆ ناو هەناویەوە و کێشەی لە گەدەشدا دروست دەکرد چەندین داو دەرمانی وەرگرت بوو چارەسەری بۆ نووسرا بوو و بۆ مائیدە و بۆ گەدەش چارەسەری بۆ نووسرا بوو هەروەها و ئێستا گوتمان گوشاری خوێن وهروەها ئازاری گەدا لە 2018 لە عەمان من لە نێوان عەمان و هەولێردا کار دەکەم هەندێک چارەسەری پێویستم بۆ دانا ئازاری سەری نەما داو دەرمانی فشاری خوێنی لێ قەدەغە کرد هەروەهی گەدەش هەندێک تەنیا دەرمانی ئارامکەرەوەی بۆ نووسرا کە زۆر جار کەماندوو دەبوو یان ئازاری دەبوو گێژ دەبوو دەچوو وازی لە کارەکەی دێنا و دەچۆ ئیشێکی دیکە ئەمە ئەم نیشانانە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێت بەڵام هەمویان سەرچاوەکەی جومگەی سەروی شەویلگەیە ئەمە وەکو کە لایەکی سەرت دێشێ گوێت جاری وا هەیە کب دەبێ دەکرێتەوە ئەو تەشەنوج کە ملت دەگرێتەوە کە هەتا دەگاتە سەرشانت و هەندێک جۆر لە دەرمانی ئارامکەرەوە دەخوات ئەمە پێویستی بەوە نییە بەڵکو وەک بۆ نمونە ئێستا من ئەگەر بە نمونە باسی بکەین تایەکی سیارە یاخود ئۆتۆمبیل کە بزمارێکی
چۆتە ناویەوە كل يوم يخلي بيه هواء هەموو ڕۆژێک هەوای تێبکات ئەمە چارەسەر نییە يشيل المسمار يصلح الاطار دەبێ بزمارەکە دەربێنێ و پەنچەری بکات ئەنجا بڕۆێت دکتۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆی کەم بڕۆ میوانی ڕۆژ باش بووی سەرچاو ئێستاش باوەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان چۆنە. گەرماوای کردووە کە گاوانەکانی گوندەکانی سەر بە قەزای هاسکۆ لە پارێزگای موش کە ئەکوێتە باکووری کوردستان بیان یاوێ ئەگەر گامێشەکانیان یاخود ئاژەڵەکانیان بن بۆ لەوەڕاندن پێویستیان بەوەیە کە فێنکیان بکەنەوە ڕۆژانش 3 کاتژمێر گامێشەکانە بنە ناو ڕووباری قەرەسوو کە گاوانەکان ئەڵێن ئەگەر هێنانی گامێشەکان یاخود نەیان بینە ناو ئاوەوە ئەوە مردارە بنەوە یاخود لە ناوەچن چونکە کاتێکیان خەنە ناو ئاوی ڕووبارەکەەوە هەم لە نەخۆشییان پارێزن و شیرەکەشیان زیاد دەکات. بزانین کاری گاوانی لە باکووری کوردستان چۆنە. کاتی بردننی گامێشەکانە تەنها بۆ لەوەڕاندن نا بەڵکو بۆ فێنکردنەوەیان لە گەرمای ئەم وەرزە. لە پارێزگای موشی باکووری کوردستان گاوانەکانی گوندەکانی سەرباقەزای هاسکۆی لە بەیانیەوە گامێشەکان بۆ لەوەڕاندن دەبەنە ناو لەوەرگاکان و دەشت و دەر. لە کاتینی وەڕۆدا بۆ ماوەی نزیکی 3 کاتژمێر گامێشەکان دەبەنە ناو ڕووباری قەرەسوو بۆ ئەوی فێنک ببنەوە. ئێمە لە بەیانیەوە گامێشەکانمان دەهێنین بۆ لەوەڕاندن لەناو ئەم دەشت و دەرە بەڵام تانی وەڕۆ کە پلەکانی گەرما بەرز دەبێتەوە دەبێت بیان بین بۆ ناو ئاوی ڕووباری قەرەسوور وەک نزیکەی 3 کاتژمێر لە ناو ئاوی ڕووبارەکە دەیانهاڵینەوە تا فێنک دەبنەوە. جارێکی دیکەش دەیان لەوەڕێنین تا درەنگانی ئێوارە پاشان دەیانگەڕێنینەوە بۆ ماڵەوە. زۆرێک لە گوندەکانی سەر بە پارێزگای موشی باکووری کوردستان سەرچاوی داهات و بژێویان لەسەر گامێشەکان و بەرهەمەکانیان بەندە.
بۆیە بۆ پاراستنیان لە گەرمای ناوچەکەیان ڕۆژانە 3 کاتژمێر دەیان خەنە ناو ئاوی دەریاچە چونکە بەوتی خۆیان ئەگەر بەو جۆرە نەیان لەوەڕێن و خزمەتیان نەکەن ئەوە گامێشەکان لەناو دەچن. بۆی گامیشەکان دێنین بۆ ناو ئاوی ڕووباری قەرەسوور بۆ ئەوەی لە نەخۆشیەکان بیان پارێزین. با بەرز بنەوەی پلەکانی گەرما کاریگەری لەسەریان نەبێت وە کاتێک بەو جۆری خزمەتیان دەکەین شیریشیان زیاد دەکات. هەریەک لە گوندەکانی کەراکتوک، ئاسکلی، سەری باحچە و ئۆمۆرجا لە قەزای هاسکۆی سەربا پارێزگای موش لە باکووری کوردستان خاوەنی نزیکەی 3000 گامێشن و داهاتی سەرکی ئەوانیش لەسەر گامێشە هەر بۆیە بە خزمەتکردنیان و لەوەڕاندنیان پارێزگاری لە داهاتیان دەکەن. ئێستا بە بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین بزانین چ گۆڕانکاریی بەسەردا هاتووە کە دوێنێ $100 ئەمریکی گەشت بووە سەر 148,500 دینار کە لە چەند ڕۆژی ڕابردوو بڵێن بەهای درا و بەرز بووە بۆ 150,000 بەڵام ئەمڕۆ $100 ئەمریکی 146,450 دیناری عێراقیە و 100 یۆرۆ 176,500 دیناری عێراقیە 100 پاوەند 206,500 دیناری عێراقیە 100 لیرەی تورکی 17,160 دیناری عێراقیە 100 تومانی ئێرانی 6,370 دیناری عێراقیە و هەروەها مسقالێک زێڕی ئایار 24 422,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 372,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 316,000 دیناری عێراقیە. کاتێک باس لە خەمۆکی مناڵان نەکرێت ئێمە لەوانێ بەلامانەوە سیر بێت یاخود هەستێکی نامۆمان لا دروست بێت کە بۆچی بێ مناڵ تووشی خەمۆکی بێ بۆچیە بێ مناڵ تووشی بێتاقەتی بێ هیچ هۆکارێک هەیە کە مناڵان بخاتە دۆخی خەمۆکیەوە نیشانەکانی خەمۆکی لە منداڵاندا چین و بەچیدا بزانین کە مناڵەکەمان تووشی خەمۆکی بووە بەپێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە بێ ئەوەی ئێمە هەستی پێ بکەین خەمۆکی بە شێوەیەکی شاراوە و دزێ و لە منداڵان دێتە ئاراوە و هۆکارەکانیش بریتین لە جۆری خۆراک یەکێکە لە هۆکارەکانی خەمۆکی بە تایبەت ئەو خۆراکانی موادی حافزە یاخود موادی پارێزراوی تایە و خواردنە خێراکان کە بە فاستفود ناسراون هەموو ئەمانە بێتە هۆی خەمۆکی دروستبوونی خەمۆکی لای مناڵ وە گۆڕینی شوێنی نیشتەجێبوون یاخود قوتابخانە هۆکارێکی دیکەن بۆ خەمۆکی لە منداڵاندا بەهۆی دوورکەوتنەوەی لە هاوپۆل یان هاوڕێکانی یاخود ئەو شوێنی کە تای بۆ گەر ڕەفیقی پیاکرد بێت ئەوە بۆ ئەو ناخۆشە بۆ ماوەیەک تووشی خەمۆکیە بێت و توندوتیژی جەستەی یاخود زارەکی یەکێکی دیکەیە لە سەرەکیترین هۆکارەکان کە ئێمە لەوانێ زۆر جار کەسانێک لە دەوروبەری منداڵەکە هەبن بە شێوەیەکی زۆر خراپ لە منداڵەکە تووڕە بن یان دەنگی بەسەرا بەرز بکەنەوە یاخود هەندێک قسەی نەشیاوی لەگەڵا بەکاربێنن کە ئێمە زۆر جار گوێی پێناین ئەوە بێتە هۆی دروستبوونی خەمۆکی و بێتاقەتی لای منداڵەکە و جیاکاری لە نێوان منداڵان لە ناو یەک خێزان لەلایەن دایک و باوکەوە یەکێکی دیکەیە لەو هۆکارانەی کە مناڵ تووشی تووڕەیی و خەمۆکیەکات بۆیە هەرگیز بەراوردی منداڵەکەت مەکە بە منداڵێکی تر یاخود هەتا بە خوشک و براکەشی هەر منداڵە تایبەتمەندی خۆی هەیە. ژمارەیە گڕەخراوی ناحکومی لە هەندۆڕاست بە بەکارهێنانی کەلوپەل و پێداویستی ڕۆژانە بە چەند قۆناغێک شوێنی مانەوە و هێلانە بۆ چەندین باڵندە دروست دەکەن. لە چەند ساڵی ڕابردووشە بەشێک لە باڵندەکانی ئەو وڵاتە بەرەو کۆستەریکا کۆچیان کردبوو بەڵام ئێستا پۆل لە گەڕێنەوە و لەسەر لخ و پۆپی دارەکانیش دەمێننەوە. چەند ڕێکخراوێکی تایبەت بە ژینگە و ئاژەڵۆسی لە هیندۆراس لەو کەلوپەل و پێداویستانەی ڕۆژانە لەلایەن مرۆڤەوە بەکاردەهێنرێت هێلانەوە شوێنی مانەوە لەسەر لق و پۆپیدارەکان بۆ باڵندەکان دروست دەکەن. لە قۆناغی یەکەمیشدا شوێنی مانەوە بۆ باڵندانە تەرخان دەکرێت کە لەلایەن ڕاوچەکانەوە ڕاوکران و ئێستا ئازادکراون. لە قۆناغی یەکەم شوێنی مانەوە و هێلانە بۆ باڵندانە دابین دەکەین
کە پێشتر ڕاوکراون و دواتر ئازاد کراون یاخود بازرگانیان پێوە کراوە. دواتر شوێنی تایبەت و ڕەسەن بۆ زۆرینەی باڵندەکان لە هیندۆرانس دابین دەکەین. ڕێکخراوەکان بە هەمەهەنگی بەڕێوەبەرانی پارکەکان لە هیندۆراس لە چای ماکاو کار بۆ دابینکردنی شوێنی مانەوە و خواردن بۆ باڵندەکان دەکەن، ئامانجیان پاراستی باڵندە و پارێزگاریکردنە لە سروشت و ژینگەی وڵاتەکەیان. ڕێکخراوەکان ئەو باڵندانیان نیشانە کردووە کە بڕیارە لە کام هێلانە شوێنیان بۆ دابین بکەن. بەشێک لە پرۆژەکە کۆتایی هاتەوە هەوڵ دەدەین لە زۆرینەی چیا و ناوچە شاخاویەکان شوێنی مانەوە و هێلانە بۆ باڵندەکان دروست بکەین. سوود لەو کەل و پەلانە وەردەگرین کە ڕۆژانە بەکاردێنرێت. هەروەها ئەو باڵندانە شوێنیان بۆ دابین دەکەین نیشانە کراون بۆ ئەوەی بزانین لە کامە هێلانەدا شوێنی بۆ دەکەینەوە. ڕێکخراوە ناحکومیەکانی هیندۆراس بە هاوکاری و هەمەهەنگی بەڕێبەرایەتی پارکەکانی وڵاتە بە سوودوەرگرتن لە کەلوپەل و پێداویستی ڕۆژانەیە کار بۆ دابینکردنی شوێنی باڵندەکان دەکەن و هێلانیان بۆ دروست دەکەن. چەند ساڵێک لەمەوبەر ژمارەیەکی زۆری باڵندەی ئەو وڵاتە بەهۆی بەردەوام ڕوبەڕووبوونەوەی مەترسی بەرەو کۆستاریکا کۆچیان کردبوو، بەڵام ئێستا پۆل دەگەڕێنەوە ناو سروشتی هیندۆراس و لەسەر لق و پۆپیدارەکان دەمێننەوە. بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی میوزیسیان و ئاوازدانەری بەناوبانگی نەمسایی فریدریش سێرها کۆنسێرتێکی میوزیکی لە هۆڵی میوزیک ڤێرن لە ڤیەننا بەڕێوەچوو. فریدریش سێرها لە ساڵی 1926 لەدایک بووە و ئێستا تەمەنی 95 ساڵە و لە تەمەنی 9 ساڵیەوە دەستی بەکاری ئاوازدانان کردووە و تا ئێستا سەدان ئاوازی داناوە و زیاتر لە 200 ژانەری جۆراوجۆری هەر لە سۆلۆ تا ئۆپەرا نووسیوە. یەکەم نمایشی جلوبەرگی خانمان بە بەشداری 20 دیزاینەری نێودەوڵەتی لە سوودان بەڕێوەچوو. تیایە جلوبەرگەکان بە ڕەنگی ڕەش و سپین نمایشکراون و خانمێکی مۆدەلیست دەڵێت لە سەردەمی عومەر بەشیر بۆیان نەبوو کارێکی لەو شێوەیە بکەن، بەڵام ئێستا ڕەوشەکە باشە و بە ئازادانە کارەکانیانەکەن. یەکەمین نمایشە جلوبەرگان یا تایبەت بژنان پشتی دوورکردنا عومەر البەشیرش دەسەڵاتە سوودانê birêve çû. Ev nemayiş li ser astekî navdewletî li paytextê li Xartûm birêve çû. 20 dîzayner têde peşdar bûn. Cilûbergên hatîn nemayişkirin jî tenê bi rengê spî û reş bûn. من beşdarî nemayişa Black White dikir ji ber ku nemayişeke taybet ew li ser asê navdewletî hatiye amadekirin. Ev yekem carek ku nemayişeke wisa li Sudanê birêve diçe. Min hest bi zehmetiyê dikir û min dît weke challengekî ji me re ku em nemayişeke taybet bi welatê xwe nîşan bidin. Ji bo 3 salan Umer el-Beşîr di desthilatê Sudanê de ma. Bi kesekî dîktator naskirî bû. Keçeka model jî dibêje di destpêka karê xwe de ew rastî gelek ji zehmetiyan hat ji aliyê polîsan ve. Lê piştî sala 2019 wate piştî çûna Umer el-Beşîr rewşa wan hate guhertin û niha ew bi azadî karê xwe dikin. Min gelek zehmetî di destpêka karê xwe de dîtin ji ber ku ez model bûm polîsan rê li ber min digirt û hewl dan min ji vî karî dûr bixin. Lê di dawiyê de mekarî em bi ser kevin û ez di karê xwe de berdewamim. Li sala 2019 Encûmena Wezîran ya Sudanî yasayek betal kir ku li sala 1996 derket bû. Siza li ser her karekî kesayetî disepand û weke tawan destnîşan dikir. Di nava wan karan de jî awayê cililxwekirinê û vexwartina ku hûlê hebûn. Ew yasa rê dida polîsan ku cilûbergên xelkê destnîşan bike. Her wiha rêpêdaniyan qedexekirina sazkirina helkeftan jî di destê polîsan de bû li gor yasaya sala 1996.
زۆر لەو شتانەی کە لە سروشتان بەڵام بە نرخن و مەترسی لە ناوچوونیان هەیە. ئێمە لەوانەیە وە بزانین کە هەندێک لە کانزاکان یان ئاژەڵە دەگمەنەکانی وەکو پاندا ئەمانە کەمن و ئەمانە مەترسی لە ناوچوونیان هەیە و ڕێکخراوانی کە داکۆکی لە مافی ئاژەڵەکان یاخود مافیژی سروشت ئەو شتانی کە لە سروشتا هەیە. بەڵام زۆری دیکەش هەیە کە وەکو ئاژەڵی دەگمەنی پاندا کەمە کە ڕێکخراوەکانی داکۆکی لە ئەو ڕۆکانە کردویانە کە بە نرخ و بە بەهان لەگەڵ لە ناوچوونیان جارێکی دیکە دروست نابنەوە پێیان وانەیە کە ئەمانە جارێکتر بتوانرێ بهێنرێنەوە. هەر بۆیە تیمێک لە پۆلیس و سەربازی ئیتالیا سەدان جۆری کاکتسیان دۆزیەوە. کاکتس هەموو جۆرەکانی ئەو دڕکاناگرێتەوە کە وەکو زیینە شوایە هەندێک جار گوڵی جوانیش ئەگرێت کە لە بیابانەوە هێنرابوون و لە حەشارگەیەک لە ناو خانوویەکی شاری سینیگالە شاردرابوونەوە بە مەبەستی بە قاچاقکردنی و تۆمەتبارەکە هەموو ئەو جۆرانەی ڕووە کە ئەو کاکتسانی لە بیابانەوە هێنابوو تا بە پارێکی زۆر بیان فرۆشێتەوە و ئەمە چەندین جاریش ئەم کاری کردووە تا پۆلیس دەستگیری کردووە. تیمێک لە پۆلیس و سەربازی ئیتالیا سەدان جۆری کاکتۆسیان دۆزیەوە کە لە بیابانەوە هێنرابوون و لە حەشارگەیەک لەناو خانوویەکی شاری سەنیگال شاردرابوونەوە کە بە شێوەیەکی نایاسایی لە چیلیەوە بە قاچاق ڕەوانە کرابوو. دڕکەکان ئەوەندە بە نرخ و دەگمەنن لە کاتی دەست بەسەراگرتنەکەیدا لەلایەن هەڵگرەکەیەوە بەرگری قورس کرا. ڕاستەوخۆ فەرمانمان بە سەربازەکانمان کرد کە دەرگاکان بکەنەوە و کاغزەکان هەڵببچڕن. لە پاش دژایەتیکردن زۆر بەرامبەر تیمەکەمان توانیمان دەرگاکە بکەینەوە بچینە ژوورەوە. هەموو ئەو ڕۆکانەمان بینی کە لەم دوایەنەدا لە بیابانەکاندا کۆی کردبەوە. هەروە پاسەپۆرتەکەیشمان دۆزیەوە کە حەوت گەشتی بۆ چیلی کردبوو. لەو ماوەی ئۆتۆمبیلی بەکرێگرت تا دواتر بچێت بەشێک لە بیابانەکان تاڵام بکات و لە هەندێک ناوچەی بیابانی ئاتاکاما ئەم نەمامانە کۆبکاتەوە لە ڕیشەوە دەریان بهێنێت. کاتێک پۆلیس لە مانگی شوباتی ساڵی ڕابردوو 2020 ئۆپەراسیۆنەکەی ئەنجامدا یەکێک بوو لە گەورەترین کاری یاساخی ڕووەکە دەگمەنەکان بە وتەی پۆلیس گومان لێکراوەکە حەوت گەشتی بۆ چیلی کردو و سندوقی کاکتسی بۆ ڕۆمانیا و یۆنان ناردووە چونکە پشکنینی گومرگەکان کەمتر بووە. بە هاوکاری سەرۆکی کۆمەڵی پاراستنی ژینگە دەرکەوت هەموو ڕۆکەکان لە بیابانەوە هێنراون. بەهۆی شارەزایم لەسەر ڕۆکەکان ئاگادارکرەمەوە کە حاڵەتە چیلە و زۆرە هەیە. ڕۆکەکانی بینی و زانیم کە ئەوەندە بە سەختی دەڕوێن کە جیاکردنەوەیان سەختە ئەگەر ڕۆکێک بەڕاستی خۆرسک بێت یان ئەگەر دەستکرد بێت. لە کۆتاییدا پشکینمان بۆ هەموو ڕۆکەکان کرد و بۆمان دەرکەوت کە 1000 نەمام لەم 4000 ڕۆکە بەڕاستی لە بیابان دەرهێنراون. نزیکەی لە سەدا 31 لە 1478 جۆری کاکتس بە شێوەی خراپ پۆلن کراون و مەترسیان لەسرە. لە کاتێکدا نیگەرانێکی گەورەی نێودەوڵەتی هەیە بە پێیبەشی IUCN سەبارەت بە مەترسی لە ناوچوون بۆ کەرکە دەنگ و پڵنگ یان پانداکان بەڵام کەم کەس شارەزان لە نەناوچوونی جۆرەکانی کاکتس. پڕگە و بابەتەکانی ڕۆژ باشم هەمووی پێشکەشکردن بۆ هیوایم کە دەستپێکی ڕۆژێکی باشتان هەبێت دووبارە و ڕۆژێکی خۆشیش بەڕێ بکەن و بە تەندروستێکی باشە ماڵاوە.